السلام عليكم كومالي جنزان. السلام ورحمة الله وبركاته. بخير. ساكن يا اخوة بخير. وتسدك يا درمان تسي وخير. درمان رشكنا ما مستعد يقرموا. درمان يسرش كدنا ويا. لا يسرش كدنا ما مستعد. الإمام مستعد بعلال بيان حرام به. سرش كدنا. أري والله يدوسق سهل لسا سرش كدنا ويا بيم خوشة بسر أوز عيدا وكولي جيشت مزيا ودوسق سيب كم. بشيك لزانيان رنجي راش طبعا كسري راش كيا ورنجي راش بشيك كان لزانيان بتابد مذهب الإمام الشافعي وهندك ديك لزانيان ابن باز وابن عثيمين وأنا بحرامي دزانن طبعا بس رنجي راش بلام رن كان كعصاية بلام جمهوري زانيان مذهب الإمام أحمد وأبو حنيفة وإمام مالك وبشيك لزانيان مذهب الإمام الشافعي طبعا رنجي راش يجدلن تنها كراهتي هي واتا شتێکی حرام نییە وەکو حرامی بەس تەنها ئەوەیە شتێکی زۆر پەسەند نییە ئەمما وەکو دروستی دروستە ڕەنگی ڕەشیش لەسەرت دەی ئیبن القەیم باسی کردووە دەڵێم وارید بووە کە حەسەن و حوسێن سەریان بە ڕەنگی ڕەش کردوێتەوە تەبعەن ئیمامی تەبەریش باسی کردووە دەڵێ سەر ڕەشکردنەوە بە ڕەنگی ڕەش تەنها کەڕاهەتی هەیە بەڵام وەکو حرامیەتی حرام نییە کەواتە بەڕای زۆرینەی زانایان و جمهوری زانایان ڕەشکردنەوەی سەر بە ڕەنگی ڕەش یاخود ڕیش بەتایبەت بۆ کەسێک کە گەنجە مەسەلە ینی وەکو بڵێ سەری سپی بۆ یان ڕێشی سپی بۆ ئەوانە دروستە ئەگەر ڕەنگی ڕەشیشی لێ بدات ئەو پەڕەکەی کەڕاهەتی هەیە بەڵام وەکو حرامیەتی تەبعەن حرام نییە بەڵام ئەوەشمان لەبیر نەچێت بەشێکیش لە زانایان هەڵبەت ڕەنگی ڕەش تەبعەن بە حرام دەزانن فەرمایشتێک هاتووە لەو بارەیەوە هەندێکیشیان دەڵێن ئەو بەشەی کە دەڵێت وەجتنی بوو سەواد یعنی خۆتان بپارێزن لە ڕەنگی ڕەش ئەوە لە حەدیسەکەیدا مدرەجە و قەولی ڕاویەکەیە جمهوری زانایان لەسەر ئەوەن کە ئاساییە ئەگەر بە ڕەنگی ڕەشیش وەکو بڵێ سەر و ڕێش و ئەوانە ڕەش بکرێتەوە. دەست خۆش مامۆستا. سەلامت بیاخوا.